بیرۆکەکانی ئێوە بە ژیری دەستکرد دەکەم بە ویددیو سڵام من سروشم و ئێرش کورتایەتێکە ئەگەر لایکەکانی ئەو ویددیۆیە زۆر بێت پێتان دەڵم کە چۆن بە یەک کردە لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکاندا ویددیو دابەزێن لێ ویددیۆی چۆنەتی دروستکردنی ویددیۆ بە VOC داوام لێکردن کە بیرۆکەکانی خۆتان بۆ بنووسن ئێستاش کاتی وێ کە لە نێوانە چەندانە هەڵبژێرن بکەین بە ویددیۆ پس ئەوەی لات بیرۆکەکانیەوە هەڵدەبژێرین پرۆمپتێکی باشی بۆ دەنووسم و بە ژیری دەستکرد دەیکەم بە ویددیۆ سابسکرایبتان لەبیر نەسێت و بچین بۆ یەکەمین بیرۆکە بۆی کە بتوانین لە VOC کەڵک وەرگرین ئێمە پێویستە سەرەتا IPێکی ئەمریکامان هەبێت بۆی کە بتوانین لە IP ئەمریکامان هەبێت پێویستە لە VPN کەڵک وەرگرین جا هەر VPNێک بێ IP ئەمریکاتان بداتەوە ئیزنتان پێ بدات کەڵکی لێ وەرگرن کەڵک لێ وەرگرن بەڵام باشترین VPN بەتایبەت و باشوور Express VPN کە لە چەندانە ویددیۆ داهاتوودا پێتان دەڵم چۆنی بکڕن بە $2 بۆ نزیکی 6-7 کەسیش دەبێت مفتە وەرن با بڕین سەرەتا پێویستە هەرۆزرێکە پێم کوتن بە هەزار بەدبەختی من لۆکیشنەکەم دەکەم بە ئەمریکا بە پرۆفایلەکەم گۆڕم لێرە لۆکیشنەکەم ئەمریکا هەڵدەبژێرم کانێکتی لێ دەدەم بەو پلانێت VPN کە لۆکیشنی ئەمریکان پێ بدات تۆزێک چاوەڕە دەبین لێرەدا وەلا گوگڵدا دەنووسین VOC هەر لە گوگڵدا سێرچ بکەن وێبسایتی دیپمایند گوگڵ دیپمایند لەسەر VOC لێ بدەن و چاوەڕێ بن ڕوونمایەکتان بۆ بکاتەوە لەسەر نووسراوە ترای جێمنای لێدەن ئێستا بۆمان کراوە لەسەر گۆشەی ڕاستی سەر نووسراوە ئاپگرید لەسەر ئاپگرید لێ بدەن دەستنا پەڕەیەکی نوێ کە باسی گوگڵ وانە لێرەدا پلانەکانی بۆ هێناوە نووسێتی هەکە بخۆتان بتان هەیە بیکڕن بە $20 بەڵام بۆ مانگێوەڵ ئێمە دەتان دەینە بە $1 بە $0 داوای لێبوردن دەکەم لەسەر گەت ئافردا بگرن ئەلێرە لەو ڕوونمایەدا بە پێتان بڵم چ بکەن ئێوە پێویستانە کە بە گوگڵ بڵێن من خەڵکی ئەمریکام ئەو ئافرەت تەنیا بۆ ئەمریکایەکانە ئێستا ئەمە لۆکیشنەکەمان ئەمریکا دروستە بەڵام دەبێت کریدیت کارتێک پەیپەڵێک یا چوزانم ڕێدیم کۆدێکی پێ بدەین کە بڵێن مە خەڵکی ئەمریکین و ئەوش بزانێت بۆ مەبەستا ئەگەر ئێو پەیپەڵ یا کریدیت کارتان هەیە بە شێوەیەکی ئاسایی و یاسایی دەتوانن کاڵکی لێ وەرگرن بەڵام ئەگەر نیتانە وەک من کە لە ڕۆژهەڵات دەژیم دەتوان ئەو کارە بکەن لە گوگڵدا بنووسن کریدیت کارتی مەجازی $1 ئەمریکا سایتەکان زۆرن بەڵام من ئیرانی کارتم زۆر پێ باشە دەتوانم چند لەسەر سایتی ئیرانی کارت کریدیت کارتی $1 ئەمریکا بکڕن و لێرەدا پێی بدەن و دوای لۆکیشنێکی لێتان لێوێت لۆکیشنێکی ئەمریکاش لەسەر گوگڵ مەپ نزیک زوم بکەنەوە دەیبینەوە لۆکیشنێکی ئەمریکاشی پێ بدەن و ئەکانتەکەتان پێدەدات ئەگەر ڕێژەی لایکەکانی ویددیۆیە لە 2000 تێپەڕێت بۆ خۆم دەیکڕم و ویددیۆیەکی تایبەتی بۆ چاکەن کە چۆن بتوان یەک مانگەکەی وەرگرن جا ئەوە ڕێگاکەی بوو ئێستا ئێمە وا بیر دەکەینەوە کە ئێوە هەژماری VOCتان وەرگرتووە یا ئەگەر VOCشتان بۆ جێبەجێ نەبوو VO2 بە خۆڕاییە لە گوگڵ AI ستودیو دەتوانن کەڵک وەربن وەرن با بڕین بۆ یەکەمین بیرۆکە بۆ مەبەستە دەڕۆینە کاناڵی یوتیوبی کورتایتێک و لە کامنتەکانی سەبارەت بەو ویددیۆدا دەگەڕین و بیرۆکان هەڵدەبژێن هەڵبەت 1-2 دانە بیرۆکەش لە ئینستاگرام پیان کتومە کە ئەوانیش دێنینە ئێرە ڕۆینە سەر کاناڵی یوتیوبی کورتایتێک و ویددیۆکەمان ببینەوە لەسەر ویددیۆکە لێ دەدەین و چاوەڕێ دەبین بیکاتەوە باڕای گرین ڕێکلامەکەی نیشان نەدات دێنە نێو کامنتەکە سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم لەبەر ئەو هەموو کامنتە جوانێکە بۆتان داناوم بەڵام یەکەمین بیرۆکە کە لایکێکی زۆریشی بووە نزیکی 15 کەسیش لایکیان کردووە نووسێتی ئەنیشتەینجلی کوردی لەبەر بێت ئەنیشتەینجلی کوردی لەبەر بێت و بڵێت 2 یەکسانە و بە یەک چونکە کوردستان یەکە و نابێ بە چوار بیرۆکەیەکی جوانە بەڵام لێرە شتێکتان پێ بڵم کە هەندێک یاسا هەیە بەداخەوە چون گوگڵ لە وڵاتێک کە پێی بەتە دەفتەری لێوێ هەبێت و پێی بڵێت کە یاسایانە لەگەڵ وڵاتی من ناگونجێن گیرتان پێدات وڵاتێکی وەک داگیرکرد تورکیەش زۆر ئیزم بەو بابەتانێکی ناوی کوردستان وانەی تێدا بێت گیر دەدات بەڵام ئێمە دەچین بە تاقی دەکەینەوە دەتوانین بۆی کە پرامتەکەتان جوانتر بکەن دێنە ناو گوگڵ AI ستودیۆ هەڵبەت ویددیۆیەکی زۆر تایبەتیشی بۆ ئامادە کراوە لە داهاتوو دەدەیدن و لەسەر ئەو پلاسە لێ دەدەن و ڕێکۆرد ئاودیۆ لێ دەدەن بۆی کە قسەی لەگەڵ بکەن و پێی بڵێن پرامتەکەتان چۆن بۆ بنووسێت من لەسەر ستارت ڕێکۆردینگ لێ دەدەم و باسی پرامتەکە دەکەم سڵاو من دەمهەوێت پرامتێک بنووسم
بۆی کە ڤیدیۆی پێچاکەم بە مۆدلی VLC گوگل. پرامپتەکە باسی ئەوە دەکات تایتڵەکەی ئەنیشتین جلی کوردی لەبەردابێت و لە شوێنێک بێت و بڵێت 2 بەرامبەرە بە 1 چونکە کوردستان وڵاتێکە و نابێ بە 4. وردەکاری پرامپتەکە زۆر بکە و لەگەڵ یاساکانی گوگل بگونجێت پرامپتەکەم بۆ بنووسە هەم بە ئینگلیسی هەم بە کوردی. ئەت پرامپتی لێ دەدەین چاوەڕێ دەبین دەنگەکەمان بڕوات بۆ گوگل ئاپلۆد بێت و دوای لەسەر ڕوان لێ دەدەین کە چاوەڕێ دەبین بۆمان ئامادە بکات. ژیری دەستکردی گوگل پرامپتەکەی بۆ نووسین ئەمەش پرامپتەکەم کۆپی کرد بۆی کە کاتی ڤیدیۆکە زۆرتر نەپەڕێتەوە بەشەم بڕێ و چوونێ ناو ژیری دەستکردی گوگل بە ناوی VLC لە بەشی فلۆ کە بەستەرەکەشم لە خوارێ داناون و پرامپتەکەم داوەتێ باسیەوەی کردو کە ئەنیشتین لە هەولێرە و قسان دەکا و ئەو تایتڵی پێدا ئێستا ڤیدیۆکەمان بۆ ئامادەکراوە ومە لەسەر لێ دەین و چاوی لێ دەکەین. Some believe 2 + 2 = 4, but I have a different theory. 2 + 2 = 1, because Kurdistan is one nation, not 4. ئەوە هاتۆ بە ئینگلیسی کتوێ بەداخەوە چۆن ئەمە پێم نەکتۆ کە بە کوردی بی لە دووە لەوانەیە گەر بڵین بە کوردی قسام بکات کەندێک کێشەمە بوو بێنتە پێشێت چون تەنیا ئەو بابەتی هەدەنا هەر شتێکی دیکە بە کوردیەوە بڵێن هیچ کێشەی دەگەڵی نێو دەگونجێ و باسی دەکا. ئەوە ڤیدیۆ یەکەم بوو کە ژیری دەستکرد بە ئاسانی بۆی دروست کردین. بیرۆکەی دووهەم یەکێک لە هاوڕێیان نووسی بووی سەلاحەدینی ئەیوبی لە کاتی فەتحکردنی قۆدس بزانین ڤیدیۆکە دەبینینەوە. بەداخەوە بیرۆکەکەم لە کامنتەکاندا نەدیتەوە بەڵام لەبیر مەکە و کامنتەی نووسی بوو بە منیش هەڵم بژار کامنتەکەم مندا هەروەک ئەو جورێکە پێم کوتن دام بە VLC و دام بە گوگل AI ستودیۆی گوگل AI ستودیۆ بۆی کردم بە پرامپت و پرامپتەکەم کۆپی کرد و هات بە ناو فلۆ و لێرە پێمدا ئەوە ڕێک پرامپتەکەیە کە وردەکاریەکانی چەندە بە زۆری بۆ نووسیوم و ئەوەش ئەو ڤیدیۆیەکە VLC بۆی ئامادە کردوم ئەو سەلاحەدینی ئەیوبیە لە کاتی فەتحکردنی قۆدسدا. زۆر پرامپتێکی تایبەت بوو هەرچەند وردەکاریەکانتان زۆرتر بێت وردەکاری باشترە. بیرۆکەی سێم باسی فستیواڵی دیجەیە لە کوردستان. هەتا ئێرەگە سابسکرایبتان نەکرد زۆر دڵخۆشم دەکەن کە کورتایەتێک سابسکرایب بکەن لەبەرەوەی کە ئێرە کانگەی ژیری دەستکرد و تەکنۆلۆژیا و هەموو بتوانین باشتر خزمەت بەو گەلوێنێتەوە بکەین. با بڕۆینە پرامپتی سێم. پرامپتی سێمیش وەک پێشوو ئەمن ئەوە قسەم لەگەڵ ژیری دەستکردی گوگل AI ستودیۆ کرد پێم کوت کە من دەمهەوێت فستیواڵێکی زمانی فستیواڵێکی دیجێ لە کوردستان لە یەکێک شارەکان وەک ئامێت بەڕێوە بچێت خەڵک لە هێزلی کوردیان لەبەردابێت و دڵخۆشی بکەن. بیرۆکەکەم بۆ بکە پرامپت بیرۆکەکەی بۆ کردمە پرامپت هاتینە ناو گوگل فلۆ ببەخشن گوگل لابس و بەشی فلۆ هاتینەوێ پرامپتەکەمان پێدا لەسەر VLC کواڵیتیمان دانا و ڤیدیۆکەی بۆ ئامادە کردین. بەڕای من بیرۆکەیەکی جوانە پرامپتێکی زۆر جوانماندایە بەڵام ئەوە سێدانە ڤیدیۆ بوو کە بە بیرۆکەی ئێوە کردمان بە ڤیدیۆ جا حتا وردەکاریەکانی زۆرتر بن ڤیدیۆ باشترتان بۆ دروست دەکات. ئەگەر لایکەکانی ئەو ڤیدیۆ کامنتەکانی زۆر بێت ڤیدیۆکەی دیکەدا ئاژمارەکە چا دەکەین هێنێ جوان دەچین هەموو وردەکاریەکەی لەگەڵێک هەژمارەکەی جێبەجێ دەکەین هەم بە VPN هەم بە کریدیت کارت و ئەکانتەکە وەردەگرین و بیرۆکە نوێیەکانی ئێوە کە لە ژێر کامنتەکانی ئەو ڤیدیۆدا بۆم دەنووسن هەڵیان دەبژێرن و دووبارە ڤیدیۆ پێچا دەکەین و ئەو ڤیدیۆیەکی زۆر دەبێت فێرکاریەکی تەواو دەبێت بە شەرتێکەوە پاڵپشتی لەو ڤیدیۆ بکەن. زۆرم خۆش دەوێن لەبیرتان بێت کورتایەکتێک خزمەت دەکات بە زمانی کوردی لە بواری ژیری دەستکرد و تەکنۆلۆژیادا بە هاوڕێکانتانی بناسێنن هەرچی ئەم بێت لە محەبەتەکانی ئێوەیە. خواتان لەگەڵ ماڵەوە.